بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان باز لە پێشوازیکردنەکەین لە جەژنی پیرۆزی قوربان و چۆنێتی پتەوکردنی لایەنە کۆمەڵایەتیەکانی بۆنە و ئاهەنگە ئاینە پیرۆزەکان کە بریتین لە جەژنەکانی ڕەمەزان و جەژنی قوربان. لێرەدا قسە لەسەر ئەوەکەین چۆن بتوانین ئێمە لەم بۆنە پیرۆزەدا ڕۆحی کۆمەڵایەتی، ڕۆحی برایەتی، ڕۆحی ئاشتەوایی، ڕۆحی خۆشەویستی و دەستی برایەتی بۆ یەک درێژ بکەین بەو ئەندازەی ڕق و چینە و بوغز و حیقد و ناخۆشی و نەخۆشی دەرونی لای هەندێکمان نەهێڵین. لێرەدا قسە لەسەرەوەکەین کە ئەو دەقە پیرۆزانە چین کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز بۆ ئێمەی هێناوەتە خوارەوە لە قورئان و فێری کردوین کە چۆن ئێمە ئەم بۆنە پیرۆزانە بەرز ڕابگرین. هەروەها پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم چۆن ئامۆژگاری کردوین کە لەم بۆنە پیرۆزانە بە تایبەت لە جەژنی قوربان چی ئەنجام بدەین باشە بۆ دنیا و دواڕۆژی خۆمان. بەڕاستی لێتان ناشارمەوە هەموو لایەک ئەزانن کە ئەم ڕۆژانە ڕۆژانێکی زۆر زۆر پیرۆزن و ئەم دە ڕۆژەی سەرەتای مانگی ذوالحیجە کۆمەڵێک ڕۆژن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین و پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەکانە باسی کردبێ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمایشتی جوانی قورئانی پیرۆز باسی لەم دە ڕۆژە کردووە کە فەرموویەتی بسم الله الرحمن الرحیم والفجر وليال عشر والشفع والوتر. بۆیە لەم دەشەوە پیرۆزەیە زۆر گرنگە ئێمە بتوانین هەم چاکە ئەنجام بدەین بۆ خودی خۆمان، هەم لە نێو خۆشماندا لەگەڵ یەکتر چاک بین. خوای پەروەردگارە فەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئەوە چاکترینە، باشترینە بۆ دڵەکان و ئەنجامدانی یاخود بەرزڕاگرتنی ئەم شعائر و بۆنە و یادە پیرۆزانە بەڕاستی مایەی بەرزبوونەوەی پلەی ئیمانە. بۆیە ئینشاءڵڵا ئێمە بێ زۆر زۆر بایەخ بەم ڕۆژانە بدەین. ئازیزان و خۆشەویستان، معلومی جەنابتانان بەرنامەی ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە گوازرێتەوە بۆ ئێوەی ئازیز، دەتوانن هەم لێەوە بینەرمان بن، هەمیش بە کۆمنتی جوان بەشدار بن لە بەرنامەکەمان و بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەن. لەگەڵ ئەوەشە ئەتوانن لە ڕێگەی پەیوەندیکردن بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە هەم گەورەمان کەن، هەم قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین. ئێمە وڵاتەکەمان، هەرێمەکەمان هەرێمێکی بەڕاستی ئەلحەمدولیلا تا ئەندازەیەک دەتوانین بڵین لە مەنتیقەکەیە ڕەنگە هەرێمی کوردستان و ئەم ناوچە کوردیانەی کە ماوەتەوە زیاتر بایەخ بە ڕووی کۆمەڵایەتی و هاتوچۆکردن و گەیاندنی سڵەی ڕەحم بدەن. یعنی ئەوەی کە ئێمە بینین مەسەلەن تا ئێستاژ ئەلحەمدولیلا برازا سەردانی مامەکە، خوارزا سەردانی خاڵەکە، چوزانم یعنی کوڕەپور و کچەپور و ماڵەپور و خوشک و برا و برازا و خوارزا و کەسوکار هەموو لەگەڵ یەکترە ئاشنان. ئەگەرچی ئەم سۆشیال میدیا و تەلەفۆن و ئامێری پەیوەندیانە سارد و سڕی دروست کردووە لە نێو کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتە وای کردووە ببێتە حاڵەتێکی نەرێنی لە کاتی بۆنە و ئاهەنگەکانە. بۆیە زۆر تاکید لەواکەینەوە ئەگەر خوا کردی و ئینشاءڵڵا قسمەتمان گەیشتە جەژنی پیرۆزی قوربان، ئەو چوار ڕۆژەی کە لە جەژنا ئەبین هەوڵ بدەین زیاتر بایەخ بدەین بەلایەنی کۆمەڵایەتی بە سەردانیکردنی یەکتر، بە ئولفەت و مەحەبەت زیادکردن لە نێو یەکتر، بە گەیاندنی سڵەی ڕەحم، جا ئەولاد بۆ لای باوکو دایک بە پێی توانای خۆیان بۆ لای ئەولاد و کچ و کوڕ و کەسوکار و برا و برازا و هەموو ئەوانەی کە لە دەور و پشتن. چونکە ئینسان بەڕاستی ئەتوانین بڵێن بە عائیلەوە جوانە، ئەتوانین بڵێن بە کەسوکارەوە هەمیشە سەربەرزی، هەمیشە ڕووگەش و ڕووخۆش و
لە پێشەوەی بۆیە ئەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئەزیز لێەوە قسەی زیاتر لەسەرم تەوەراکەین کاک مەحموود وەرەگرم لە پیرەمەگرونەوە. کاک مەحموود السلام عليكم كاك محمودم كاتي. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك محمود جان لخزمتي زناتم جرزن ويزقيك بخودات ونوا جرزن أعزائي يعني جردني يكثر أعزاكين جرزن أويك إما دسي برايتي بقرين زيادة المسلمان ما لا يعني فرق دياوازي نمين يعني أما الشيخة أما إسلامية أما سلفية أما صوفية يعني أمشتانا بلاونين همو ما سرداني يكتر بكين يعني جزنو إسلام بوهات ويما بو تبايي وآشتي وبرايتي بو هيك قردني يكتر أزاكين براسي يعني آواهي بم شوي إخسائي مبروين بداخل يعني أي بينم ليرة ولوية هر قندل ودزكان أبيت دمراست وريسبي إيما حال ما لما باشتر نابي أجر إيما لك مقرقان يكتر نبولين أجر إيما قردني يكتر أعزانكين أجر إيما بخومانا نسينوا يعني بيويستا بخودات ونويشي وردو درسة بيه هلا سرواتا خوارو يعني حزب إسلام كان سردان يكتر كان قرم وقرتر بن صوفي سلفي يعني أمش جوازيانا لم كاتانيا هزم بلاوي بنين يعني أجر شتيق هبيق أجر كمقريك تان هبي لقل يكتر أداني سن بعض كمقريكان كان عيبانية بلان سرداني يكترنا كان قردني يكتر عزانا كان أمشتانا عيبية يعني إنساني مسلمان هتا وكو بطن يكتروا بي هتا وكو يقرتو بي هتا وكو باستر بطن يكتروا بين فيما بي زور باستروا حتى وكو اللي يكتر ببورين زور باستروا بقناعتي من إتر بو أولا أجر اللي يكتر نبورين إتر تشيق اللي يقل لأمد صلاة دارت زانب كين تشيق اللي يقلم ألمانيا والله ينازم نايام بنيم تشيق قرقو برا زانب كين يعني حقوا إيما خومان بخومان أبسينا وخومان ببين بقدوة شباش يعني قدوة شباش بين لا بوكساني شي ديكا يعني بم ريقا وربازي عبرين كبيغة صلى الله عليه وسلم لسريبوا كقرآن فرمية نقهوا وآرزي خومان يعني إسلام بيغة صلى الله عليه وسلم سونا فرمية قرآن سونا فرمية إسلام سونا فرمية يعني ورا جولك ويهودي وكافر وبيدين كان فرق دياوازينا كان أما صوفية أما إسلامية أما سلفية باش يتر أم فرق جاوازي أم فرق جاوازي تسير لنيواني كمدا دەست و چاو خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوای گەورە لێ ڕازی بێ ئینشاءالله قسەکانە زۆر جوان بوون خوای گەورە لێ ڕازی بێ سپاس کاک مەحموود گیان ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە پێنجوێنەوە السلام عليكم. عليك السلام كاك عبد الله جان ورحمة الله وبركاته. سلامتك زور سباس. زحمة السيارة. بلى. يصير المالك استثمار كف. تيابيت رئيس عائلة كان بلينا بلا خوش بن رئيس عائلة كان مزيل يتوانن يكي بفنزا هزار وصنزار تاريخ حيواني كوكنا قرباني كان يا زحمة. حيواني خوي سامن ناتوانم فتوى بن بس حيواني بتشوك يان قورا. ولا لا مر بزن صالح والله أعلم مروا بزنوا برانو أم جور حيوانانا بو تنها كسيكا واتا يقولوا بس في حديث فرمي وما الذي يعني والله قصي لسرة والله قصي لسرة بشي شي الله أبي بشي شي الله نابي بويا باق من فتوى ندم إن شاء الله أجر بيت خوش بالرقم كتجيب يلا من برسياري تعود بوكم ولام تدمه آخر رقم كم لكيد يلا هر إساس جمارك اللي ورقرن دواتر من برسياركت بو شي أكموا لقل ما مسائشي آينية
ئیشەڵا بە تەواوی پرسیارەکەت بۆ شیەکەمە وەڵامەکەی وەرەگرم و پێتەڵێمەوە کەی بۆ مەکەی تۆ بێ زەحمەت ژمارەی کاک عەبدوڵڵام بۆ وەرگرن کاک بیلال بە ئەو پرسیارەی بۆ ڕوونکەینەوە بەسەر چاوە ژمارەکە لێ وەرەگرن ئێستا دوای کەی بۆ مەکەی تۆ تا لەو کاتە چاوەڕێ بۆم بێ زەحمەت خۆم بۆ دەکەمەوە لە خزمەتە ئابم کاک عەبدوڵڵای جان لە خزمەتە ئابم کاک عەبدوڵڵای جان خوا ئاگادارت بێ چمە لای کاک مەحموود لە دهۆکەوە سەیدا مەحموود تۆ چۆنی باشی الحمد لله خودش ترازي موفق بي سيدة محمود الحمد لله محمد جزاك الله خير والله سيدة از خود بجم از دولة من ددنا هاري كاريا فقير و جارف كان بو قرباني داني فقير ترين كاز بيتن قرباني داني بله و سروا وزع كتون و هر هو ساجي دولة من ددنا هاري كاريا خراوت خير خازي بكتن بو پارا او پارا بدتي و قرباني كان وزع كان فقير و جارة بله بله دەست و چاوت خۆش بێ سەیدا مەحموود زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت موفق بی ئینشاءالله خوا ئاگادارت بێ دەست و چاوت خۆش بە زۆر سپاس ئەزیزان و خۆشەویستان بەردەوامم لەگەڵتان ئەم ڕۆژانە ڕۆژانێکی پیرۆزن ئەتوانن بە زیکری خوای پەروەردگار بە دووبارەوتنەوەی تەکبیرات ئەو تەکبیراتەی کە لە ڕۆژانی جەژنا گوێتان لێ بێ بەڕاستی بۆ ئەم دەڕۆژەیە تێکڕای ئەم دەڕۆژە بە ڕۆژانی جەژنیشەوە بۆیە خۆتان بێبەش مەکەن لەو پاداشتە گەورەیە چونکە زیکری خوا و دووبارەکردنەوەی ئەم تەکبیراتانە بێتە قەڵغانێک ئینشاءالله بۆ دوا ڕۆژمان خوای گەورە لێمانی وەربگرێ خاڵیسەن موخلیسەن تەنها لە پێناوی خوای گەورە و هیچ ڕیایی و مەراییەکی تیانە بێ ئینشاءالله خۆشەویستان بەڕاستی جەژن بۆنەیەکی زۆر زۆر پیرۆزە لە هەمان کاتا بۆنەیەکی زۆریش خۆشە ئینسان ئەتوانێت بە دوو جۆر هەم خۆی خۆشەویستکە لای خوای پەروەردگار هەم خۆی منبوز و ناشرین بکە چۆن ئێمە کە ئەڵین جەژن کە ئەڵین خۆشی و شادی و شعیرەتێک لە شعائیرەکانی خوای گەورە ئەوە جگە لەوەی کە بەداخەوە بە بۆنی نەخۆشی کۆرۆنا و ئەم پەتا کوشندەیە خەڵک ناتوانێت بەداخەوە 2 ساڵە سەفەری حەجی ماڵی خوا بکەن وەکو پێویست و ماڵی خوای پەروەردگار کە کەعبەی پیرۆزە و مەکەی پیرۆزە ئاوەدان نییە بە حاجیانی ماڵی خوا ومێدەوارین ئینشاءالله لە ساڵانی داهاتوو ئەم پەتایە کوشندەیە ئەم پەتایەش نەمێنێت لە ناومانە ئەم درمە ئەمە خاڵێکی تر حەجی ماڵی خوا وەکو باسمان کرد زۆر پیرۆزە بە جێگەیاندنی سونەتی قوربانی واتە هەر کەسێک لە توانایە هەبوو توانی ئەم سونەتە پیرۆزە ئەم سونەتە جوانەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە لە حەزرەتی ئیبراهیم خەلیل الله هاوڕێی خوای پەروەردگار بۆمان بەجێ ماوە لە خۆی و ئیسماعیلی کوڕەوە سەڵات و سەلامی خوایان لێبێ ئەم سونەتە ئەنجام بدەین زۆر گرنگە خۆشم و ئێوەش بیری خۆشم و ئێوەش هێنمەوە کە ئەم سونەتە ئەنجام بدەن ئەوەی لە توانایە هەبوو ئینشاءالله چونکە ئەمەش دوجار ئەبێتە هۆکاری پەڕینەوەت لەسەر پردی سیڕات بە شێوەیەکی ئاسان ئینشاءالله بەڕاستی خاڵێکی تر لە کاتی بەجێگەیاندنی سونەتی قوربانی تکایە ئەم خاڵە زۆر تاکید لێکەینەوە بە تایبەت بەش بە حاڵی خۆمەوەنەی کە من شاری کەرکووکم بینی بێم قسەیم بۆ خەڵکی کەرکووکی خۆشەویستە تکایە پاشماوە و فەزەڵاتی ئەو ئاژەڵانە لەسەر شەقامەکان فڕێمەدەن تکاتان لێەکەین چونکە دوجارە بێتە مایەی بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش ئەبێتە مایەی پیسبوونی شەقامەکان ئەبێتە مایەی بێزارکەری بۆ تەواوی دانیشتوانی ئەو گەڕەک و ناوچانە تکاتان لێکەم بەپێی ڕێنمایی ئەو کارە ئەنجام بدەن و ئەو پاشە ڕۆپیسیە لەسەر شەقامەکان فڕەمەدەن ئەچمۆ لای کاک مەحموود لە دهۆکەوە کاک مەحموود بەڵێ مامستا بەڵێ کاک مەحموود بەڵێ والله ئەس حەزکەم ئەم دەوڵەمەندەکان هاوکاری بە فەقیر و ژار بکەن و خێر خەوازەکان بکەنەوە و بە پرسیاری زانەکان چون قوربانی سەر بڕێنەوە بەڵێ باشە کاک مەحموود لە دهۆک
ئەوەندەی جەنابەت ئاگاداربی سونەتی قوربانی بەباشی بە شێوەیەکی چڕ ئەنجامەدرێ؟ والله ولا لنا شارع أكيما لكوجن من لحد كم الدروة الشارع بالدواء بو فكرتني والشارع كيف بەڵێ بله دەست و چاوت خۆش بێ سوپاس دەکەم بۆ پەیوەندێکت سەرکەوتوبی ئینشاءالله ئەچمە لای مەڕوەخان لە ڕانیەوە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مروة خان اگر لتلفون جوم لي بقري رنگ باشتر بيه سپاس دەکەم لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە سەوتم درەنگترە ئەگا بە جەنابەت مامۆستا پرسیارێکەمە بوو ئەمویست قوربانی بۆ دایک و باوکم بکەم بەڵێ قوربانیەکەش بڵێن یعنی باوکم شەهیدانەی هەیە پارەی خۆی دایکشم هەر مردووە بڵێن ئەمەوێ پارەیان ئەبێ پارەیان بۆ قەرزکەم من مانگانە بڵێن ها بیدەمەوە یعنی پارەکە قەرز بکەم حیوانەکەی پێ بکڕم و من مانگانە پارەکە ئەدەمەوە ئەو کەسە من ئێستا لەبەر دەستم نییە پێویستیشە بۆ دەژن بیکەم دادە مەڕوە بەڵێ من لە خزمەتی جەنابتم سپاس کە پرسیارەکە لە من ئەەکەی بەس وەڵاهی لە ڕووە شەرعیەکەوە من دەتوانم وڵامت بدەمەوە بەڵام ئێستا فتوادان لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە بەم شێوازەی ئێستا ڕەنگە گونجاو نەبێ اینجا ئەگەر پێت باش بێ یان ئێمە ژمارەی مامۆسایەکی ئاینی بەڕێزت ئەدەینێ قسەی لەگەڵ بکەی بۆی زۆر بەباشی بۆ چی کاتەوە یان ئەوەتانێت لە ڕێگەی بەرنامەی پرسیار وەڵامی شەرعی پرسیاری خۆت بکەی زۆر سوپاست دەکەین جا کامیانت پێ باشە با لە خزمەت بین نامێ بپرسم هەتانە پرسم نایکەم هەر ئەمە دڵنیابم بۆ ئەوەی خێرەکەیان بۆ بچێت یان نامەوێ بیکەم و هیچیان جا باشتروانیە باشتر زۆر باشە ئێستا ژمارەی مامۆستا شاخەوانیان مامۆستا محەممەد تەدەنێ زۆر بەباشی پرسیارەکەیان لێ بکەی وەڵام تەدەنەوە پێت باشە ئەوە دەکات بیلالجان ژمارەی زۆر سپاس زۆر بەڕێزی خوشی ئێمەی ژمارەی مامۆستا شاخوانیان مامۆستا محەممەدی بدەنێ بۆی پرسیارەکەی لە ئەو مامۆستا بەڕێزە بکە ئەویش وەڵامی بداتەوە ئینشاءڵڵا خۆشەویستان لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارە هەندێک لەو بەڕێزانە کۆمنتیان نووسیوە بۆ نمونە کاک هەردی بورهان نووسیوێتی باشترین چارەسەر لە کارخستنی تۆڕی ئینتەرنێتە لەو 4 ڕۆژە دەگەڕێینەوە پێش ساڵی 2023 پێشنیارێکی تا حدێک معقوڵە ئەگەرچی بۆ بەشێک لەو شوێنانەی کە ئیشیان بە سۆشیال میدیا و ئینتەرنێتە ڕەنگە زەرورەتێک هەبێ بۆ ئەو کاتە کاک ناسر حوسێن سعید نووسیوێتی سەلام عەلەیکوم کاک مەحموود خەڵک کاتێک سەردانی یەکترەکەن هەرکە دانیشتن شتێکی خۆش و ڕۆحی دەبێ میوان هەرکە دانیشت تەکبیرات لێ بدە ئەمجا چاکوچۆنی و جەژنە پیرۆزە لە یەک بکەن جا ئێوەی ڕاگەیەندکار لە زۆربەی ماڵانە خەڵک سەیری ئێوەکە پێم باشە ئێوە پێشنیار بۆ خەڵک بکەن کاتێک سەردانی خزمان و دۆستانەکەن تەکبیرات لێ بدەن وەڵی پێشنیارێکی جوانە چونکە بەڕاستی هەم پاداشتی هەیە هەم لە ڕۆمانەوەکەش بە کۆرس تێکڕایڵێنەوە شتێکی باشە کاک پۆڵا وەرەگرم لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵاگیان سەرەتا داوا لە هەموو سیاسیەکان دەکەم هەموو بڕیار بەدەستەکانی هەرێمی کوردستان تکایە پەیامی پیرۆزبایی منێنێت لە هیچ شێوەت ملەتی کورد پێویستی بە پەیامی پیرۆزبایی ئێوە نییە تکاتان لێ دەکەم دەیان ساڵە بوارتان پێدرا ڕاستگۆ بن دڵسۆز بن دادپەروەر بن نیشتیمان پەروەر بن هیچمان نەبینی تکایە کۆپیکراوەکان لە پیرۆزباییەکان دووبارە بە گوێماندا مەدەنەوە چونکە ئەوەی نیشتیمان بەزێدێری هەر ئێوەن ئەوەی گەندەڵی بڵاو دەکاتەوە هەر ئێوەن ئەوەی پەستەوازەیی دەخاتە ناو ملەتەکەمان هەر ئێوەن ئەوەی بەلێشا و عەرەب و تاڵانسی و پێپەت دەهێنێ و وڵات تعریف دەکا هەر ئێوەن بۆ کاتان لێ دەکەم هیچتر پەیامی پیرۆزبایی ئاراستەی ملەتەکەمان مەکەن ملەتی کورد زۆر لەوە گەورەترە
بچووکەکان پەیامی پیرۆزبایی لە ملەتە تەمدیدە بکەن و داواکارم لە هەموو ئەوانەی کە ڕاستگۆن بەرەو یەکریزی بچن بەڵام ناوەک ئێستا لە پیاوانی ئاینی ڕا واز لە هەندێکتان دێنن بوونەتە خەڵەفی هەندێک فەڵەفی هەندێک سۆفی هەندێک نازاننی سەرتان لە ملەتە شێوایەوە ئاینی پیرۆزی ئیسلام دیارە ڕوون و ئاشکرایە کێ بە ئێوەی وت بە تەواضعیکەن کێوە بە ئێوەی وت ببنە مەلای فەیسبووک کە نیوەتان زمانی عەرەبی نازانن تەنها فەرمودەیەکتان دەرخ کردووە شیکردنەوەی نازانن هیچ شتێکی لێ نازانن تکایە و بیوەستێنن سەبارەت بە تەوەرەکەت کاک مەحموود بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان ئێستا سەردەمی نەمانی بەهاکانە بەها پیرۆزەکان نامێنێ بۆ چونکە دادپەروەری یەکسانی نەماوە بەرژەوەندیە باڵاکان هەمووی سوود لە چێ دەبینی لە خەڵکی نەزان بەکاریان دێنی نمونە زۆرن دو هەفتەی ڕابردوو لە سلێمانی خەریک بوو سلێمانی گڕ بگرێت 38 حزبمان هەیە لە کوردستان چەند سەرکردەی حزب چوون بەهانای ئەوەی کە سلێمانی گڕ نەگرێت لە ناوی تاڵانسی عەبادی هات بۆ چونکە ڕاستگۆنی هیچمان لە پەیامەکانمان ڕاستگۆنین یان خۆشە ملت بەتەوازە بێ ئەو حزب دەیەوێ باڵی ئەو بشتێ باڵەکەی ئەو بشتێ خۆی بەهێز بێ بۆیە ئێمە بووینەتە خۆراکی تاڵانسی عەرابیەکان شەرممان لێ ناکەن سیاسی بە پیاو نازانن مەلای کورد بە پیاو نازانن ئەنفالمان دەکەن خاکمان داگیر دەکەن بە مقەدەسیان دەکەن مقەدەسی دەکەن تۆ دەزانی مەلای پیاوی ئاینی بەڕێتە بووە 10,000 داوام لێ کردو وت مامۆستا بەس لە یەک خوتبە ئاەتی سوورەتی تۆبەمان بۆ ڕوونکەوە ئەوەی دەربارەی ئەعراب دەڵێنی پێدام 3 هەفتە تاوەڕێم کرد نەوێرا بۆ دەزانی بۆ نەوێرا چونکە چەند عەرەبێک دەهاتە مزگەوتەکە لەخوا نەترسا لە عەرەبەکان دەترسێ بەڕێتن کام یەکریزی کام بەهێزکردن من لە بیر بە منداڵ بووم پێش هاتنی دەژنە وەکو نەخشەیەک پلانێک دانرا بوو سەردانی چێ دەکەیت سەردانی بۆ چێ دەچین چێ دێ هەموو پلانەکانمان لەبەر بوو بەس ئێستا نەما حزبایەتی نەهێت پۆست و پارە نەیهێت بۆ ملەتەکرا زانکۆکان ڕۆڵیان ما هێدام و دەستگا پەروەردەیەکان ڕۆڵیان ما پیاوانی ئاینی ڕۆڵیان ما ڕادیانەکان ڕۆڵیان ما بەنا بۆ چێ ببین چی ماوە کوردستان داری بەسەر بەردیوە نەماوە بەڕێزم بەڵام هەر چۆنێک بێ نابێ بوەستین هەر کەس و سۆزە لە ئاسی خۆی دەبی هەوڵ بدا بۆ ئەوەی بەهێزبوونی پەیوەندی خێزانی و کۆمەڵایەتەکان سەر بچێشی بۆ بەهێزبوونی کۆمەڵگا اینجا بەهێزبوونی ملەتەکەمان کە تا ئێستا ملەتی کوردوایان لێ کردووە دۆست و دژمنی خۆی ناناتێت بۆ کە ئەوانەی گوتمان هەریەکێ پەیامێکی هەیە ملەتی کورد نازانێت بە دوای چیان بکەوی کامەیان ڕاستگۆیە کامەیان دڵسۆزە بۆیە چەند هۆکاری تریش هەیە حزبەکان هۆکاری سەرچین زیاتر لە 38 حزبمان هەیە هەمیان خەریکی پەتەوازەی هەمیان تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکاری سەرچین نەبوونی تێکچوونی شیرازەی کۆمەلگا هۆکاری ترە تەنانەت لە ناو هۆزەکان کاک مەحموود داران هۆزی وان ئەوزاری کورتە بوو دەزانی حزب ئەویشی لەت کردووە یعنی هۆزەیە لە کوردستان لە ناو هۆزێکدا پەیوەندیەکان وەکو داران مابێ چونکە ڕئیس حەکیمەتێکی داناوە سوور زەردێکی داناوە سەوزێکی داناوە ئەوانیشیان پەتەوازە کردووە کەواتە دەبێ بگەڕێینەوە سەر ڕاستگۆیی دا ئەوەی بە لایەنی ئاینیە لایەنی نەتەوەیە لایەنی نیشتیمان پەروەری هەر لایەنەکە ئەگەر ڕاستگۆ بووی ڕاستگۆیی بۆ ملت و خاک و نیشتیمانە دەوێت ئەو کاتیش خوا سەرمان بێخە ئەو کاتی کە ڕاستگۆ بووین لەگەڵ خۆمان خوا سەرمان بێخە دووبارە پیرۆزبایی دەژن لە تۆی بەڕێز و هەموو کارمەندان و تاک بە تاکی هەرسان زۆر سپاس دەکەم زۆر سپاس لە خودای گەورە ساڵی داهاتوو ساری سەربراسی و سەرکەوتن بێ بۆ ملەتی کورد بەسەر تاکیدکەرانی عەرەب بەسەر تاکیدکەرانی تورک و عەرەب و فارس و ئینشاءالله تاکیدکەرانی ترک و ئێمە شایەنی ئەوەین وەکو ملەتانی تر لە زێر سایە ڕەحمەتی خوا دەرفەدات بین شکۆمەت بین بەڵام بە پەتەوازەیی ناگەین بە هیچ دووبارە ڕێزم هەیە سەرنیە زۆر سپاس نا لە خزمەتین کاکۆڵا دەست خۆش بۆ پەیوەندەکەت ئەچمە لای باوکی حسەین لە چەمچەماڵەوە حاجی مامۆستا سەلام عەلەیکوم وعەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه باوکی حسەین چاوت ماتەکە مامۆستا گیان تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێیان سەرکەوتوو بن ئینشەڵڵا خوا لێ ڕازی بێ ئینشاءڵڵا ئەجمەعین لەگەڵ سەربەرزی دنیا و قیامەتتان کار حاجی مامۆستا گەلێ سپاس حاجی مامۆستا گیان دەست و چاوی جەنابی شت خۆش قوربانی چاوت بن مامۆستا گیان
والله حاج مامۆستا ئێمە ملەتێکی مسلمانین الحمد لله کۆنەوە الحمد لله سپاس بۆ خوای گەورە ملەتی کورد ملەتێکی مسلمانە بەتایبەت ئەم بەشەی ئێستا لەم سەردەمایە لە دوای نەوەتوێتەوە ئەم بەشەی کوردستانمان ڕۆڵی ئەم حیزبە ئیسلامیانە حاج مامۆستا من ئەوە نەوێ بڵێم بە مەحتویکەم بۆیەوە بەڵام ڕۆڵی ئەم حیزبە ئیسلامیانە دەورێکی داوی باڵای هەبوو لەوەی کە خەڵک هۆشیارکەنەوە لە هەموو بۆنەکانە بەڵام بەداخەوە بە پێی مروری زەمن لە دوای باڵێن 2003ەوە کۆمەڵێ شت گۆڕانکاری زۆری بەسەرا هات بەتایبەت کۆمەڵێک کەناڵ و یعنی لە هەموو ڕوویەکەوە تۆڕە کۆمەڵاتەکە هیچی سانسۆری لەسەر نییە ئەوەی پێی بکرێ حکوومەتی هەرێم ئەوەی پێی بکرێ بۆ بەدارێدابردنی گەنج بۆ بەدارێدابردنی خوشک و برا و کەس و کارمان پیان ئەیکەن ئەوەی بە پیان بکرێت ینی بەڕاستی بۆ کاری سەرکی چێکاوبوونەوە چی ینی ئێمە بۆ جارە من مناڵم بۆ ماڵ بە ماڵەکەڕین بۆ پشتەکان گەنجەکانی ئەو کاتەم گەڕا بۆی شەشێکە بوو خەڵەکە ڕێگەڕات دەیەکان هەموو شوێنەکان بەڵام لە دوایەوە وردە وردە ینی لە بابێن لە 2010 شتەکان زۆر کاڵەوە بوو لە 2005 بە دووردە وردە بەرەو کاڵبوونەوەی بەڵام لە 2010 تر زیاتر کاڵ بۆ هەتا ئەم ئەستا ئەم زەمەنە ینی هەمووی سانسکات بە حاج مامۆستا ینی سێستا بەداخەوە مناڵێکی 10 ساڵان بتوانێت تۆڕێکی کۆمەڵایەتی دابنێ سانسۆرێکی لەسەر حکوومەت هێرێم تۆ چی بکە ینی بەش بەلا ڕێماندابەری ینی ئەوەی پێیان بکرێت لە دی و لە شینی ئەم میلەتە لە ئەخلاق و لە ئەوەی پێیان بکرێت بۆ لەناوبردنی دین و شین و ئەخلاقی میلەتە بڕنج بە هەموو لەگەکانی حاج مامۆستا بینیوانە تەلەڤیزۆنێکتانێ بەرنامەیەک یعنی تۆ سەری عەقڵی ئەم خەڵکەیان بردووە کاکە وەرە تۆ وەرە چی لە بەسەر ئەم گەنجە داماوانە هاتووە خەڵک وا بێزار بووە خەریجی چیە خۆی خمکێنەدا بۆ بەحرەیان ڕوا ینی چی لە وڵاتە هاتووە بەداخەوە گەڕانەوەمان هۆکاری سەرەکیشمان هەمومان بەرپرسی بگەڕێنەوە بۆ سەر ڕێگا ڕاستەکەی ئیسلام وەڵڵاهی تا نەگەڕێینەوە وەڵڵاهی بێم و چەیش بێ قەسەم بەخوای گەورە ساڵی نەوەتەکانم بە کردێ تا 2000 وەضعێکا بینەم میلەتی کوردە چ گەرایی نەهامەتیەک بوو بەڵام وەڵڵاهی خەڵک تا ڕابێ زۆر باش دەستی بەدینەکەەوە گرتبوو هەموو کەسێک چاوی لە یەکتری بوو بەڵام ئێستا و بەو شێوەنی حاج مامۆستا ینی سەیریکە خەڵک چۆن قەناعەتی نەما بوو وەڵڵاهی بەتایبەتی حاج مامۆستا من ئەگەڕێمە بۆ ساڵەکانی بۆ کاتی حەفتەی شوبات بە تاعشیری ئەو کاتە حاج مامۆستا یعنی خەڵک وای لاتوو بە ئارد خەریتەی خانووە شێشا کاتێک من کۆی ئامۆزام خالی دەکردی دڵا کاکە گیان کرێکارەکەی وەڵام من ئەگەر 30,000 و 50,000 زاگەر کەباوی وەساپڵانکە بچێنە نایخۆ کاکە خۆشمان هەموو لەوەشا تاوانباری هەر هەمووی هەر حکومەت نیە خۆشمان قەناعەت و تۆنەڵی کۆمەڵە شت وای لەم میلەتە کرد خەڵکی بەیاڕێدا بێت کاکە گیان یعنی ئیسرافێکی وا لە ناو چیلی فەرمانبەر مۆزەف مامۆستا حرمەتم بۆیانێ هەموو ئەمانەش وای لە هەمووشی ئەساسرێ دەرەتەوە بۆچی بۆ بەرنامە و بۆ تەلەڤیزۆنانە و بۆ مسلسل و ئەڵقە و هەزار کەناڵ یعنی کەناڵی وا بۆ 1000 ئەڵقە 2000 ئەڵقە بەدێر وڵاینێ خەڵکی وا بووی نازانم من بۆ خۆمە حەبدا پێ ئەڵقانە نەکردووە بەڵام دەوڵەتی خوای گەورە سپاس بخوا فەڵقی خوایە بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی هەمووی بەڕێزکە بە بەرنامە سەیریکە بە فەیسبوک بە ئینستاگرام بە تیکتۆک بە هەرچی بڵێ بە تەلەڤیزۆن بە بەرنامەیەک دەستوچاو خۆش بێ باوکی حسێن بۆچی کوورەکە یعنی ئێمە هیچ دەخەوی غەفڵەتین ئەوەی پێیان بترێ بۆ لە ناوبردنی ئەخلاق و قیەمی ئەم میلەتە ئینشەڵا ناهێڵین پشتیوان بەخوا چیزیش کراوە حاجی مامۆستا ئینشەڵا ناهێڵین پشتیوان بەخوای گەورە ئێمە پێمانەوە دیار ئەو میلەتەی من یعنی ساڵانی بۆیانەوەی مان دەخوا الحەمدولله شاری هەولێر شاری نازام چی بەسەر بەڵام ئێستا شاری هەولێر ئەو شارێ ئێستای بینی یعنی بە ئەمە نەبێتەوەی کە ناوی هەولێر باوکی حسێن تەشهیرکردن حرمەت نازانم گوێی دەمەیاننا سپاس یەکەم چکە کاتم کەم بەدەستەوە ماوە باوکی حسێن زۆر سپاس زۆر مەمنون بۆ پەیامەکەت دەست و چاوت خۆش بێ کاتم کەم بەدەستەوە ماوە باوکی حسێن کۆتا پەیوەندی بوو زۆر مەمنونم ئازیزان و خۆشەویستان بەڕاستی من هەر لە سەرەتای بەرنامەکە باسی ئەوم کردوتم ئەم ڕۆژانە ڕۆژانێکی پیرۆزن ئێمە بەرەو جەژنی پیرۆزی قوربانە ڕۆین ئینشاءالله بەیانی ڕۆژی عەرەفەیە ڕۆژی عەرەفە دوعاتیایدا ڕەت ناکرێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار ڕۆژێکی زۆر پیرۆزە ڕۆژوگرتن لە ڕۆژی عەرەفەیە
گوناهی 2 ساڵ ئەسڕێتەوە، ساڵێک لەوە پێش و ساڵێکیش لەوە پاش، واتە ساڵێک ڕابردوو ساڵێکیش داهاتوو بە ئیزنی خوا ئەسڕێتەوە. بۆیە داواکارم لە ئێوەی بەڕێز ئەوەندەی کە ئەوەی کە بتوانێ و ئەوەی کە توانای هەبێ ئینشاءڵڵا سبەینێ ڕۆژێکە بە ڕۆژوو بێت، خی پەروەردگار پاداشتێکی زۆر گەورەمان بۆ ئەنووسێ. هەڵبەتە ئەم ڕۆژانە وەکو باسم کرد تەکبیرات تایدا زۆر پێویست و زەڕورە. حەزەکەم لە کۆتایی بەرنامەکەیە بە 3 تەکبیرە ئینشاءڵڵا هەم بیری خۆم و بیری ئێوەشی بهێنمەوە، ئەگەر لەگەڵیشما بیڵێنەوە و هەر زۆر باشتر بە 3 تەکبیرە کۆتایی بە بەرنامەی ئەم جارەی دوانگەی خەڵکە هێنم تا ئەڵلقەیەکی ئینشاءڵڵا یان لە ناو جەژنا یان لە دوای جەژن بە خزمەتان ئەگەمەوە. لێرەوە گردنم ئازاکەن، گردنتان فی سەبیللا ئازابێ. هەم لێرەوە جەژنە پیرۆزە ئاراستەی ئێوەی ئەزیز و خۆشەویستەکەم، یاخوا هەر لە جەژن و خۆشییا بن. خی گەورە تاعات و عیبادەتی هەمولایەکمان قبول بکە، فی سەبیللا گردنی هەمووتان ئازابێ بەبێ جیاوازی. هیوادارم جەژنی ئەمساڵ پڕ بێت لە خێر و خۆشی ئینشاءڵڵا. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خواتان لقوا